دەستەخوشکبوونا پایتەختە باشوورێ کوردستان هەولێرێ و پایتەختە فرانسای پاریسێ پێشاتێکە هەرینوێک و چەند ڕۆژ بەریانە هات دەمە سەردانە خۆدا سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانیا مەژە پێکرد دەماکۆ لەگەڵ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فرانسای جڤیە پشڕە لەگەر سەرۆکە شارەداریە پاریسێ د جivîneke navbera Newzat Hadî parêzgarê Hewlêrê û şaredara Parîsê de li hevhatin hate îmzakirin. Newzat Hadî parêzgarê Hewlêrê daxuye kirin ku li hevhatin gelek warên cuda bi xwe vedigire bi taybetî jî jîngeh herwiha hatin û çûyîna hemûlatiyan di nava bajar alîkariyên din. Li gorî parêzgarê Hewlêrê ev destpêka rêkeftinê ye û dê hêj jî rêkeftinên din di navbera her du aliyan de bêne îmzakirin. پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و هەولێری خۆشەویست دەکەین بەو یادداشتنامە و تێگەشتنەی کە ئەوڕۆ واژۆکرا لەگەڵ خاتوانی دالگۆ لە نێوان هەولێر و پاریس. هەولێریش بە حکمیەوەی کە کۆنتترین شارژی کە ژیان تێدا بەردەوام بووە و هەروەها مێژووی خۆشمان هەولێر و ئەو گۆڕانکاریانێکی بەسەر هات پێشکەوتوو و هەولێر شارێکی دەوڵەمەند لە پێکەوە ژیان و تەبایی و یەکتر قوبوڵکردن